بەڕێزان سلام علیکم و رحمة الله. سلام و میهرەبانی خوای پەروەردگار بڕژێ بەسەر هەموو لایەکدا. زۆر لەسەرتان درێژی ناکەمەوە، سەیری سەعاتەکە دەکەم بۆی لە 5 دقە تێنەپەڕم. بەڕێزان مناڵ یەکێکە لە نیعمەتەکانی خوای پەروەردگار کە بە هەر یەکێکمانی دەبەخشێت. داوای لێبوردن دەکەم لە کەسێک کە لێرەیە و مناڵی نییە، بەڵام خەڵکانێکی زۆر هەن کە کوردواری خۆمان دەڵێت تاران و تەورێز دەکات بۆ ئەوەی کەوا مناڵێکی بێت و خوای گەورە مناڵێکی پێ ببەخشێت، بەڵام خوای گەورە قەڵەمی لێ نەدا و پێی نابەخشێت. بۆیە زۆربەی کات من و تۆ کە خاوەنی مناڵین قەدری مناڵەکانمان نازانین، بەڵام ئەو کەسە دەیزانێت کە مناڵی نییە کە خوای گەورە ئەم نیعمەتەی پێ نەبەخشیوە. مادام ئەم نیعمەتە خوای گەورە بە من و تۆی بەخشیوە، پێویستە من و تۆ لە ئاستی بەرپرسیارەتیدا بین بەرامبەری. ئیمامی کەسائی مامۆستا بەڕێزەکان دەیناسن کە یەکێکە لە زاناهەرە گەورەکانی ئەم ئوممەتە. ئیمامی کەسائی تا تەمەنی سەر و 40 ساڵی خەریکی مەڕداری و شوان بووە. ڕۆژێک بە شوێنێکدا مەڕەکانی دەبات و ژنێک لە منداڵەکەی دەدات، ئەوێت بینێرێ بۆ لای مامۆستایەک و فێری قورئان خوێندن بێت. مناڵەکەش لاملی و لاساری دەکات و بە قسەی ناکات. لەپڕ دایکی لی تووڕە دەبێت دەڵێ ئەگەر خۆت فێری قورئان خوێندن نەکەی و فێری زانست و زانیاری نەبی، مستەقبل وەکو ئەو پیاوە داماوە دەبێت خەریکی مەڕداری و بەخێوکردنی مەڕووماڵات بی. ئیمامی کەسائی دەفەرمێ من یعنی ئەوەندە خراپم، بە نمونەی خراپ بهێنرێمەوە، گۆچانەکە فڕێ ئەدات، مەڕووماڵاتەکەی ئەفرۆشێت و ئەڕوات دەیەوێت فێری زانست و زانیاری بێت. لەم تەمەنە زۆرە فێری علم و معریفەت دەبێت بە ڕادەیەک کە تا قیامەت ناوی ئەم پیاوە لەسەر زمانی خەڵکە. بۆیە پێغەمبەری خوا جا مەوزوعەکە لێرە ئەوەیە کە بەڕاستی گرنگە بایەخ بە مناڵەکانمان بدەین، وەکو چۆن پێشینە چاکەکانی ئێمە بایەخیان پێداوە. زۆرێک لە زانا گەورەکان بەبێ باوەک گەورەبوون دایکیان پەروەردەکاریان بۆ کەچی شاخیان لێ دەرچووە، لەوانە پێشەوە شافعی ڕەحمەتی خوای لێبێت. لە فەڵەستینەوە دایکی دەیهێنێت، باوکی نەماوە دەیهێنێت بۆ مەککە بۆ ئەوەی کەوا لەوێ فێری عیلم و زانست و شەرعی بێت. ئێمە لەناو ماڵەکەی خۆماندایە گوێی پێ نادەین. پێغەمبەر فەرمی صلی الله عليه وسلم إذا مات ابن آدم انقطع عمله إلا من 3. فەرمی ئەگەر ئینسان مرد هەموو کار و کردەوەکانی کۆتایی دێت ئیلا لە 3 شتدا نەبێت. یەک لەوانە ئەو وەلەد صالح يدعو له، یەک لەوانە مناڵێکی ساڵحە، مناڵێکی چاکەکارە کە لە دوای خۆی جێی بێڵێت. زۆر جار من و تۆ ناتوانین بەڕاستی وەکو پێویست پەروەردەی مناڵەکەمان بکەین، یان طبعی مرۆڤ وایە هەمیشە حەز دەکات لای غەیری خۆی فێر بێت. لەوانەیە مناڵ ئەوەندەی حەز دەکات لای مامۆستایەکی تر فێر بێت، ئەوەندە حەز نەکات لای دایک و باوکی فێر بێت. بۆیە هەوڵ دەین مناڵەکانمان بنێرین بۆ ئەو شوێنانەی کەوە دەور و دەرسی شەرعیان لێیە. مزگەوتی وا هەیە لەوانەیە 10 ساڵ بێ دروستکرا بێت، لەوانەیە 50 ساڵ بێ دروستکرا بێت، تا ئێستا دەورەیەکی تێدا نەکراوەتەوە بۆ فێربوونی مناڵ، خولی هاوینەیەکی تێدا نەکراوەتەوە. ئەمە بەڕاستی نەهامەتیە. بۆیە تۆی بەڕێز کە ماڵت لەم سنوورە نزیکە، بەڕاستی سپاسی خوای گەورەی دەوێت، سوزدەی شوکری دەوێت کە تۆ لە شوێنێکای لانی کەم لە مناو مزگەوتەکەدا کەشێک دروست بووە بۆ پەروەردەکردنی مناڵ، پەروەردەیەکی دڵسۆزانە، پەروەردەیەک کە بەڕاستی سوودی هەبێ بۆ دین و دنیای مناڵەکانمان، بۆ خاک و وڵاتمان، بۆ دەوروبەر و کۆمەڵگامان. چونکە دوجار ئەم ئینسانە ئەم مناڵە گەورە دەبێت، لە داهاتوودا ئینسانێکی سەلامەت و کارباشی لێ دەردەچێت. پیغمبر فرمی صلی الله علیه وسلم المسلم من سلم المسلمون من لسانه ويده. مسلمان و کەسێکە مسلمانان لە دەست و زمانی ئەمین بن. مناڵەکەی تۆ ئەمڕۆ لەم جۆرە شوێنانە پەروەردە دەکرێت بۆ ئەوەی لە داهاتوودا خەڵک لە زمانی و لە دەستی ئەمین بێت. کۆتا قسەم خەڵکی ئەم سنوورە خوای گەورە دەفەرمێ وإذ تأذن ربكم لئن شكرتم لأزيدنكم ولئن كفرتم إن عذابي لشديد. فەرمی ئەگەر ئێوە بەڕاستی سوپاس گوزار بن بۆ خوای گەورە بۆتان زیاد دەکات. واللهی سوزدەی شکری دێ بۆ ئێوەی بەڕێز
کە لە سنوورێکدان لە ناو مزگەوتەکەدا لە گەڕەکەکەدا کۆمەڵێک گەنج کۆمەڵێک پیاو هاتوونەتە مەیدان قۆڵیان لێ هەڵماڵیوە بۆ پەروەردەکردنی ڕۆڵەکانی ئێوە. ئەوان ئەرکی پەروەردەکردنی مناڵەکانی ئێوە دەگرنە ئەستۆ لە بری ئێوە. ئێوە بە ئیسراحەت لە ماڵەوە پاڵتان داوە، جاری وایە خەریکی خەوتن و ئیسراحەتی لە ئیش ماندوو بووی، مناڵەکەت لای ئەم مامۆستایانەیە پەروەردە دەکرێت و فێری زانستی شەرعی دەکرێت. بۆیە بەڕاستی فەزلی خۆی گەورەیە لەگەڵ ئێوەی بەڕێز کە لێرەدا ئەم کۆمەڵە مامۆستا بەڕێزام کۆمەڵە پیاوە باشە لە خزمەت مناڵەکانی ئێوەدان، خزمەتکاری مناڵەکانی ئێوەن. بەڕاستی سوپاسی خۆی گەورەی دەوێت، حەقە هەمومان هەمیشە دەستخۆشیان لێ بکەین، دوعای خێریان بۆ بکەین، خۆی پەروەردگار نمونەی ئەوان و هاوشێوەی ئەوان لە کۆمەڵگادا زیاد کات. خۆی گەورە مناڵەکانتان ئەوانەی کەوا لێرە بوون و داویانەتە دەست ئەم مامۆستا بەڕێزانە و متمانەیان بەوان کردووە، خۆی گەورە مناڵەکانتان بۆ بکات بە توێشووی قیامەتتان، بیکات بە سایە و سێبەرێک هەم لە دنیا و هەم لە دواڕۆژدا لە ژێریاندا بحەسێنەوە و خۆی گەورە بیان کات بە شەفاعەتکار بۆ ئێوەی بەڕێز لە ڕۆژی دواییدا. وصلى الله على محمد وعلى آله وصحبه وسلم.